لە شاری سلێمانی وەک پیشەی ساڵانەی پەیمانگای هونەری بەرگری سلێمانی پاڵەوانێتی ساندای بۆیانەکانی سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجەی شەهید ئەنجامدا. پاڵەوانێتیەکە بۆ ئاسەکانی بێچوەشێران و تازە پێگەشتوان و پێشکەوتوانی کوڕان بەڕێوەچوو کە یاریزانان لەسەر کێشەکانی 25 کیلۆگرام تا زایدنەوە ڕکابەریان دەکرد. پەیمانگای هونەری بەرگری وەکو پیشەی ساڵانەی خۆی لەسەر هەرسێ ئاسەکە پێچوەشێران پێشکەوتوان تازە پێگەشتوان پاڵەوانێتی کردووە. ئەم ساڵ جا لە ساڵانی تر ئەمانەوێت یەکەم و دووەمیەکانی ئەم یاریزانانە لەگەڵ نادیەکانی ترە بتوڵێکی دۆستانە بێت یا ناوخۆیی بێت بکەین. ئاماژبانەی ئاسی یاریزانەکانمان قوتابیەکانمان بەرزکەینانە بزانێکی ئەو قوتابی کە مەشق و ڕاهێنەرانەکە بزانە چەنە سودمەند بۆ لەم یاری کە وەریەکار بزانەکە لە ئەم شەژماگەی پێشووی تری لەگەڵ شەژماگی ڕابردووە چه ئاسێکی باشی پێشکەشکرد. ئێمە ئەمانەیەکو پەیمانگای هونەری بەرگری ئینشاءڵڵا هەوڵ بدەین لەگەڵ وڵاتانی دەریشوانە بتوڵات یاریزانمان بنێرینە دەرەوانە بە پشتیوانی خی گەورە. لە پاڵەوانێتیەکەدا چەندینیانە ڕکابەریان دەکرد. ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕاهێنەرە بەشدار بووەکان بە گرنگیەوە باز لە بڕێوەچوونی ئەم جۆرە پاڵەوانەتیانە بکەن بۆ ئەوەی بتوانن یاریزانان ئاستی ڕاستەقینەی خۆیان پیشان بدەن و گلەیشیان هەیە. ڕاستیداکردنەوەی ئەم جۆرە خولانە کاریگەری زۆری باشێ بێت لەسەر ئاستی یاریزان چکە ئێمە ئێستا پەیمانگای هونەری بەرگری چەندین لق و بن کەمانەیە لە قەزا و ناحەکان ئەم پاڵەوانتیە ناوخۆیگە کردومانەتەوە وای کردو کە یاریزانەکانمان زیاتر ئامادە بن و تێستێکە بێ بۆ یاریزانەکان کە مژواکە ڕاهێنەر چاوکراوەتر بێت لەوەی کە یاریزانی باشتر و چاکتر ئامادەکە بۆ ئەو پاڵەوانتیانی کە لە ئاستی ئیتیحاد داکرێتەوە بەداخەو کە لە ئێستادا ئیتیحاد کە چالاکیەکانی زۆر کەمە ئێمەش ئەمەمان کردو بۆی هەم یاریزان تەواو تووشی حاڵەتێکی مەویزی نەبێت لێرۆ توانا بەگەشە بە توانەکانی خۆی بدات و بتوانێت لە داهاتووە ئاست و توانای خۆی بەرەو پێش بێت. لە پاڵەوانێتیەکەدا یاریزانان دڵخۆشن بە بەدەستهێنانی پلەکانی یەکەم و باز لەوەش دەکەن کە ئەنجامدانی ئەم جۆرە یاریانە بۆ تەندروستی یاریزانان بەسوودا. هەروەها باز لە کاریگەری بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکانیش دەکەن لەسەر توانای یاریزانەکان. خۆی بەتەئکید پاڵەوانێتی خۆی ڕێگەیەکە بۆ ئەوەی بۆ بەهێزی یاریزان و بۆ بەرەو پێشچوونی بەڵام ئەگەر پاڵەوانێتیش نەبێ یاریزان خۆی هەر هەوڵ بدات و مەشق و ڕاهێنانەکانی بەردەوام بێت تا ئەو کاتە ئەگەر پاڵەوانێتیەک بوو لە ساڵی یەکجار پاڵەوانێتیەک بوو بیکات ئەوە زۆر باشە بێ هەم بۆ ئاستی خۆی و ئەم بۆ یانەکەشی. بە پێشەکەی سپاسی خۆی گەورەکەم کە ئەو لەشێکی تەندروستی پێیان توانم یاریانەکەم و سپاسی مامۆستاکەم ئەەکەم مامۆستا سالار سپاسی یاری دەدەری مامۆستا نەبەست کە زۆر پشتیوانی من بن بۆی لەم یاریە سەرکەوتوم. وەڵا هەست بە خۆشیێکی زۆرەکەم حەزەکەم ئەم یاریە لە تەواوی کوردستانە بڵاوێتەوە و گەنجێکی زۆر خۆی باتێ لەبەرەوەی یاریێکی تابڵی تەندروستە و بۆ لەش نەخێر هیچ کێشێکی تەندروستی نییە و دەبێتە هۆی بەهێزبوونی ماسوولەکان و مەژموونی تەندروستی. پەیمانگای هونەری بەرگری سلێمانی لە ساڵی 1991 لەسەر بنەمای پەروەردە و بێزکردن و ڕێزگرتن و دڵسۆزی بۆ نیشتیمان دامەزراوە و ساڵانەش وەک پیشەی هەمیشەیی پاڵەوانێتیەکانی بۆ یاریە هونەرە بەرگریەکان ئەنجام دەدات. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.